دایکێک بە دەستی کوڕەکەی دەکوژێت. تاکەم لە غرفەی بوو ئەماچەماوە لە دەستم بوو تەمەشام دەکرد نەمزان سوارە ڕادەستم پێکرد بە داکەم کرد. ساختەکردنی مامەڵەی فەرمیان دەکرد بەڵام هەر دەژیردا. ئەمە تاپەیەکم تەزبیر کرد تاپەیەک لە سویدی پارک لە سویدی پارک تەزم کرد بە نسبەتەوەی کە بدەمە هەندێک سیارەم وەگرت بوو یعنی سیارەکانیش بە خۆی ڕقەمی کێشەی شانسیان هەبوو. ئێستاش ئەم بەدەلەوەی تاپۆیەکەمدا کە نەمدای لەو فرۆشتنەوەی بەس تەزویرەکەم کرد تەزویرەکەش لە هەولێر دەکرا. مناڵ بەکاردێنن بۆ دزین و بەتاڵکردنی جیرفانی خەڵک. گوتم بڕۆ پارەی بینە ئەوش پارەی دەهینە لە بازارێ لە جاتای ژنان دەردەهینە دوو جار لەم هینە جارێک 300,000 دامن جار دەمیش $200. هەموو ئەمانە تاو توێ دەکەین لە کورسان بوسچال لە پرۆگرامی تاوان و سزا. بینەرمان بن. من بژار دیلانم وەکو هەموو جارێک تەنیا نابم. تیمی پرۆگرامی ئەمجارەشم پێک هاتووە لە دادوەر دکتۆر محەممەد ڕەکانی هەروەها دکتۆر تاڤگا عەباس پسپۆڕی یاسای تاوان لەگەڵ دکتۆر مەحموود قاسم پزیشکی دەرونی. پێشەوەی گفتوگۆ لەسەر بابەت یەکەم کەین بە ئەم ڤیددیۆیە ببینین ئینجا لەگەڵ لێکۆڵەری ئەم کەیسە قسە دەکەین. فەرمووی. ئەمە خەڵکی شەرگاتینە لە شەرگاتی هاتین 2012 بوو هاتینە هەولێری یەکەم جاریشنە جاریمان دەکرد بۆ دوایەن دارمان فرۆشت و کردمانە عەوزی ماسی باش لەگە برایزاکەمان توونە ئەوەی ئیشی عەدادی سەفەری برایزا هەماتە داخوازی خوشکم دانیشتە بۆم قسەمان دەکرد ئەمن و داکەم لەگە برایزاکەمە خوشکم بوون لەگە دوو برادەریت کە دانیشتی بوون دەماچەم لەو کوڕێ وەگرت تەمەشام دەکرد نەمزانی سوارە ڕابە داکەم کرد داکەم مرد بۆ دوای چووم ئەوەی لە ماری مام و ئەوانیان بردە خەستەخانەی داکەمیان بردە خەستەخان دوای چوومەوەی ترسام چوومە کەرەچی دوای هات نیڕوان دووەم ڕۆژ هاتمەوە مەرکەزی. کاکەگوێر بەخێر بیت. چۆن زانیتان ئەو کوڕە دایکی خۆی کوشتووە؟ من پێشەوەی دەست بە قسەکانم بکەم. ئەگۆ جێتان لە وتەی ئەو تۆمەتبارە بوو. هەستان کرد کە کەسێک کە دایکی خۆی لە دەست بدا بە دەستی خۆی احتیمالی هەیە کەمەک سۆز و خۆشەویستی و ئەو نزیکەیەکەوە لە دایکی هەبووە کە لە دەستی داوە احتیمالی هەیە کە کەمەک ئازار بەخش بێ بەڵام هیچ ئازارێکی پێوە دیار نەبوو لە تاقیقت لەگەڵ کرد هەستت کرد ئەو کوڕە و هەستەی هەیە هەز دەکەی ئەو هەستەی نەماوە هەستەی نەماوە یعنی ئەو یەک لە دەلیلەکانی ئەوەیە کە ئەو کەسە خودی خۆی کوشتیتی بەویستی خۆی نەوەک بە ئەنقاست. خاڵی دووەم هەموو کەسە کاتێک کە دەمانچە لە لای خۆی دادەنێ سواری ناکە ئامادەی ناکە ئیلاگە حاڵەتێکی زۆر نەخوازرا بوو ئەخۆ چۆن ئەو دەمانچەکەتە دەستی و فیشەکە دەکەێت دواتر حاڵەتی سێم دوو فیشک بەرداچی کەوتووە نەکێک دوای ئەوەی کە حاڵەتەکە ڕوویدا بوو تۆمەت بەڕای کرد بوو بۆ ئەو شوێنە نەوەک بۆ کەڵک بۆ شارگات دواتر ئێمە توانیمە لە ڕێگەی پەیوەندیەوە بهینەوە هەولێر لە هەولێر دەستگیری بکەین لە سنووری کوردستان دەرچوو بوو بەڵێ دەستچوو بۆ ئەو شوێنێکەوە پێشتر لی بووە نیشتە جێبوونە پێش ئەوەی کە بێنە هەرێمی کوردستان و بێنە هەولێر نیشتە جێبوون. ئێمە تۆمەتبارەکەمان ڕادستی دادگا کرد بەڕێز دادوەری لێکۆڵە فەرمانی دەستگیرکردنی بۆ دەکرد بە پێی مادەی 415 لە یاسای سزادانی عێراقی. تەمەنی چەندە؟ تەمەنی 19 ساڵە ینی هەژدەی تەواو کرد. هەژدەی تەواو کرد بڵێ. بەڵێ هیچ تر ماوە زیادیکەی لەسەر ئەگەر میوانە پرسیارێکیان ئەگەر زەحمەت نەبێ لێرە ئەو کە باسی دەکات زۆر وازەح نییە یعنی لە چه حاڵەتێک لەگەرداچی دانیشتێ و ئەو فیشەکەی ئەوە کردویە یعنی حاڵەتەکەی زۆر بە جوانی باز نەکرد خۆی لە خۆیدا کە بەجێرەی ئەو وتەیوی و یان ئەو کەسانی کە لە لای بوونە و شایەتەکان باز لەوەی دەکاتنکەوە لە دانیشتنێک بووە ئێوارە بووە دانیشتونە هەر هەمووان زاوایەکیان لەگەڵ کەسێکی تر کە هاوڕێی زاوایەکەین و هاوڕێی کوڕەکەی بووە
و دایکەکە هاتی چووە کردووە و دواتر دەمانچەکەی لە لای زاوایەکەیان وەرگرتیە و کە تەقاندوێتی و بەردایکی کەوتووە دەمانچەکەشی خۆی نەبووە خۆی لە خۆیدا مامۆستا بەڕست ئەگە تۆ سیر بکەیت کە کەسێک کە فیشەک دەردەسێتت دەمانچەیە سەڵی تێدا نییە دەمانچە یەک فیشەک دەردەسێت دواتر ئەتۆ کە زینادەکە دەگەڕێتەوە ئەو دواتر فیشەکی دووەم دەردەسێتن کەسیەوە دوو فیشەکی تەقاندووە لە دوو یەک بە دوو شوێنی جیاوازیشی کردووە کەوا جیاوازم بۆ نمونە بە لاقی و بە سینجی ینی کە جیاوازێکی زۆر هەیە لە ماودای لێدانی دەمانچەکان وەکو هەموو جارێک ئەو کەیسانە ئاو ئاشکرا دەکەن و دەست پێوەماندی دەمن دەست ناخۆشبی هەربژیت جەنابی دادوەر کوڕێکە دایکی خۆی کوشتووە لە دادگا ئەم جۆرە تاوانەنا کە دێ بۆ دادگا دادوەر هەست و سۆس چ کاریگەری دەبێت لەسەر بەڵێن ئەو بڕیارەکانی لەسەر ئەو کەیسانە ئەو جۆرە کەیسانە بەناوی خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابتان و دەستخۆشیتان لێ دەکەم بۆ ئەم بەرنامە گرینگە بەڕاستی دادوەر یان ئەوانەی کە لە لێکۆڵینەوە ئیش دەکەن چ لە لێکۆلەرەوە دادوەریەکان داواکاری گشتی دادوەر گشتیان ئەوانەی کە لەو کەیسانە لەو دۆسیانە ئیش دەکەن ئەبی زۆر دوور بن لە مەسلەی عاتیفە و سۆز چونکە هەر کاتێک سۆز بێتە ئەم شوێنە کە شوێنی بڕیاردانە لەسەر ئازادی و ماف و وەکو بڵێن مافی خەڵک و لەوانەیە ئەو بڕیارەی کە دەداتن بگاتە سزای لە سێدارەدان هەندێک جار بگاتە 20 ساڵ سجن بگاتە هەندێک جار 15 ساڵ ئەمانە هەموو بڕیارێکی قورسن کە دەدرێتن بۆیە ئەبیتن ئەو کەسی کە ئەم بڕیارە بدات زۆر دوور بیتن لە عاتیفە چ لە عاتیفەیە کە هاوسۆزبی لەگەڵی چ لە عاتیفەیە کە دژ بیتن لەگەڵی دژی بوەستیتن یان ڕقێک دەربارەی ئەم کەسە هەڵبگریتن بۆیە ئەبیت لێرە ئەرکی ئەمانەی کە لێکۆڵینەوە دەکەن چ لە برادرانی پۆلیس و لێکۆلەرەوە دادوەریەکان و ئەمانەی تر هەمویان تەنها کۆکردنەوەی بەڵگەیە یعنی حتا وەکو تێبینیەکیش هۆگر کە باز دەکاتن ناکرێت لە کاتی ئێمە باسی کەیسێک دەکەین یان کۆکردنەوەی بەڵگە ڕای خۆمان دەرببڕین لەسەر بڵێ ئەمە پێم وایە ئەمە تاوانباریان ئەمە کوشتویەتی یان ئەمە لەبەر چونکە ئەم بڕیارە تەنها بوو دادگای تایبەتمەندە کە محکمەی جینایات یان محکمەی جونحەیان ئەمانەی کە تایبەت ئەم کەیسەی بوو دەچیتن ئەوان بڕیارێکی کۆتایی حتا دادوەری لێکۆڵینەوەش ناتوانێت ئەم بڕیارە بداتن ئەمە تەنها کۆکردنەوەی بەڵگەکانە کاتێک کە بەڵگە دەگەینە قەناعەتێک کە ئەمە پێ ئەڵێن کیفایەت الئەدلە للئیحالە یعنی ئەو بەڵگانە بەشی ئەوەندە دەکاتن کە من ئەم کەیسە حەوالە بکەم بۆ محکمەی مختص محکمەی مەوزوع ئەو جارێکی تردا ئەنیشیتن لە بیداتەوە پێ ئەڵێن محکمەکردنی قەزایی لەسەر ئەم کەیسە هەموو یان جارێکی تر بانگ دەکاتەوە هەموو ئەطرافەکان دێن لە بیداتەوە کەیسەکە جارێکی تر دادگایی دەکرێتن بزانین هەموو ئەم بەڵگانەی هاتوونە چەند بەڵگەی ئەوەن کە شانی ئەوە بن ئیدانە بکرێت ئەم کەسە بۆ نمونە ئایا ئەمە فعلا هەڵساوە بە کوشتن یانیش وەن چنەوە ئەی کوشتنێکە ئەمە قەتلی عەمدە قەتلێکی غێر عەمدە خەتەئە یانیش ئەمە وەکو بڵێن زەربێکی لێدا بوویتەوەی کوشتن یانیش لە دەستی دەرچووە ئەمانە هەموو بە شێوەیەکی ورد ئەبیت هەموو باڵگەکان کۆ بکرێتەوە و پاشان بزانین و بۆ ئەم کەیسێکی ئەوها با بڵێن ئەگە ئەمدەمبی بەڵێ سزاکەی چۆن ئەگەر عەمدەم بیت ئێمە مادەی 406مان هەیە مەسەلەی چونکە ئەم قەتلی پێدەڵێن قەتلی ئوسوڵ یەکە لە زەرفەکانی مشەدەد یەکێکە لەوانەی کە سزاکەی دەگاتە ئیعدام چونکە ئەگەر کەسێک ئەسلی خۆی بکوژیتن کە ئەسلەکەی ئینسان چییە باوک و دایک و ئەوانەی لەسەرەوەتر ئەمانە ئەسلی ئینسانن هەر کاتێک کەسێک ئەسلی خۆی بکوژیتن ئەبیتە زەرفی مشەدەد و ئەبیتە حکمی ئیعدام بۆ ئەو کەسەی کە بە پێی مادەی 406 ئەلیف فەقرەکانی دا لەوانە کەواتە لێرە چونکە ئەسلی ئینسان باوک و دایک سەبەبی وجودی ئینسانە مادام سەبەبی وجودە نابێت ئینسان ببیتە سەبەبی عەدەمی ئەو
ببیتە سەبەبێک کە ئەو لە ناو بباتن بۆی ئەمانە ئایا بەس پاشان دەی زڵفی ئەم قەزیە دەبیت پێشتر بزانیت چییە ئایا چ کێشەیەکە بە لە بینی باوکو لە بینی دایک و ئەم منداڵە پێشتر چه حساسیتێکە بووە ئەو کاتی شەڕێک ڕوویدا شەڕ ڕووی نەدایە ئایا حالەتەکەی جەلسەکە حالەتێکی طبیعی بووە شهودەکان لەوێ چ دەڵێن ظروفی یعنی عامی ئەو قەزیە دەبیتن پێش و پاشتر و هەمووی بخوێنیەوە حتا هەندێک ئەدیلە بتوانانی کۆ بکەیوە لەسەری دەستەکان خۆشبی دکتۆرە چه احتیمالاتێک هەیە کە ئەو کوڕە بەری دەرچی لەو خەزیە لێرە هەروەکو ئەو کوڕە باسی کرد دەڵێ دانیشتە بووی و دەمانچەم بەڵام لەسەر تەوزیحەکەی کاک هۆگری کە دەڵێ دەمانچەکەی لە زاواکەی وەریگرتیە یەک دەمانچەکەی خۆی نییە دووش لە یەکێکی وەریگرتیە لە هەمان جەلسە یعنی ئەمە ئەگەر ئێمە ئەومان هەیە با بڵێن قەتلی عەمدیمان هەیە قەتلی خەتامان هەیە و یەکەم غەڵەتیش کە ئەو نازانم ئیحالەکە قەراری ئەحالەکە بە 405 ئیحالە کرایە ئەوە ناکرێ هەروەکو بەڕێز دادوەر بەڵام بە 405 ئەمڕیان دەرکردووە 405 نییە ئەوە 406 400 یعنی تەکیفەکە خۆی ئێمە گرنگترین شت لە یاسای تاوانیدا چۆن ئەتو واقعەیەک تەکیف دەکەی مادە چیلۆدادنێ یعنی ئەوە لە مەرحەلەی تحقیقەوە دەست پێ دەکا کە ئەتو کەسەکەت گرت ئەمر قەبزت دەرهینە دەبێ ئەو واقعەکەی جێ لێ بووە ڕأسن تەکیفی دەکە یعنی تەکیف چییە دانانی مادەیەک لەسەر ئەو واقعەیە ئایا ئەو واقعەیە چ مادەیەکی لەسەر جێبەجێ دەکرێت ئەو ڕاستە هەستایە بە 405 حالە کردێ 405 ئێمە دەزانین قتلی عەمدیە دەڵێ من قتل نفسه عمدا يعاقب بالسجن المؤبد أو المؤقت يعني كهرب نص عربي كي يعني مازال گۆڕانکاری تێدایە ئەو مادەیە دوایی و حاکم ئەو مادەی طبعا خۆی هەندە جار ئیحالە دەکرێت تەکیف دەکرێت بە غەڵەت دوای حاکم تحقیق ئەوەکەی دەگۆڕی تەکیفەکەی دەگۆڕی مادەکەی دەگۆڕی ئەمر قەبزەکەش بەس مهم ئەوەیە کە ئەمر قەبزیان دەرکردیا هەر اعتباریان کردیە کە قەتلە هێشتا دیاریان نەکردی ئایا زەرفەچی مشددە لە قەتل یاخود قەتلەکی خەتا چونکە ئەگەر قەتلی خەتا بی 411 لەسەر تەطبیق دەکرێت ئێمە قەتلی خەتا زۆر یعنی فەرقەکەی زۆر وازەحە لەگەر قەتلی عەمدی قەتلی خەتا دەڵێ ئەگەر هاتوو کەسێک قەتێکی ئەنجامدا لە ئەنجامی مەسەڵەن ئیهمالیە عەدەم احتیاطە عەدەم ئینتیباهە ڕوعونەیە نازانم بەڵام ئەوە دانیشتیە و لە مەجلیسێکدا بووە ئەوە نییە کە بڵێ ئەگەر دەمانچەکەی خۆی باە لە ماڵێ دانیشت باە مەسەڵەن دەمانچەکەی دەیەوێت خامێن بکە سوتفە گولەک دەرپەڕی لە دەستی یاخود دەرچوو یەکێک لە بەرامبەری بوو سوتفە ئەو کەسە مەسەنا هات یعنی ئەو حاڵەتانە هەموو دەبی دراسە بکرێ هەروەکو کاک حاکمیش گوتی مەسەڵەن هاتنی داچی لە بەرامبەری کە ڕاوەستا ئایا بە سوتفە هات لەو دەقەیە ئەو لۆ دەمانچەکەی وەرگرت لۆ گەمەی پێکرد یعنی ئەمە دەزانین ئەوان دانیشتنەکی ئەتیاریە لۆیە زۆر شت هەیە ئەتوو هەر لە زمنی دانیشتنەکە دەتوانی قەراری لەسەر بدەی ئایا یەکەم جار ئەوە قەتلی خەتەئە یاخود قەتلی عەمدیە بەڵام زۆربەی ئەو دەلیلانەی کە لەسەر قسەکەی و لەسەر تەوزیحی کاک هۆگری بەدیا دەخات کە قەتلەکی خەتە نییە قەتلەکی عەمدیە بەڵام دەبوایە هەر ئەمر قەبزەکەش بە 406 چووکە مادەم داچیتی قەتلی ئوسوڵە قەتلی ئوسوڵیش ئێمە هەموو جارێ لە بۆ تەڵەبان دیاری دەکەین مەسەڵەن ئەو حاڵەتانەی کە تەجدیدی عقوبە دەکرێت لە قەتلدا باشە لۆ تەجدید کرایە یعنی ئەمن لەبەرچی قەتلی ئوسوڵ عقوبەکەی ئەعدامە ئەوەی دی سجنی مؤبەدە یعنی خۆی ئەلەکە لە چییە لە خوتوڕەی ئەو کەسەیە یعنی کەسێک بی هەڵبستی داچی خۆیان بابی خۆی بکوژی شتێکی زۆر زەحمەتە ینی هەموو کەسێک پێی ناکرێتن کەواتە ئەوە مەترسیەکەی زۆر زیاترە لە کەسێکی ئەتیادی کە شخصەکی ئەتیادی دەکوژێت دەلویە لێرە ئەو دوو حاڵەتە هەیە یعنی ئەو شتانش کە ئێمە کەینێ ئەمە هەتا وەکو مامۆستای جامیعەش کە قەرارێک لە بۆ تەڵەبە باز دەکەین دەبێ هەموو حیثیاتی ئەوەکەی قەزیەکەی بزانین اینجا دەتوانین بڵێن کامە مادەی لەسەری من شتێکم لە سەیرەوەنە ئاوارەنە ئەو دەمانچیان بۆ پێ ئەوەش سوالێکە بەڕاستی شتێکی دیکەش هەیە دەمانچە ئەوەی هەڵگری دەبێت ئیجازەی هەبیتن ئەوی دیش جەریمەیەکی دیکەیە ئەگەر باوەڕ ناکەمەوە ئیجازەیان هەبێت کە خۆیان ئاوارن لێرە دەژین دکتۆر جان ئەوان ئەو کەسانەی خۆشەویست و مرۆڤی نزیکی خۆیان دەکوژن ئەوە دەتوانین بڵێن نەخۆشی دەرونیە یان
لەوانەیە هەڵچوونێک بێ لە پڕێکا تۆ ڕیسە طبعا سوپاسی جەنابتان دەکەم بۆ بەرنامەکەتان سوپاسی هەردوو دکتۆرەکە دەکەم کە لەگەڵمان ئامادە بوون و سوپاسی ڕوونکردنەوەی حاڵەتەکەیان دەکەم چکە زۆر بە جوانی ڕوونیان کردەوە بە شێوازێکی گشتی هەر حاڵەتێک هەر کەیسێک یان دۆسەیەکی تاوان ئەگەری ئەوەی هەیە کە ئەو کەسە کێشەیەکی دەرونی هەبێت بە تایبەتی لە حاڵەتیوە کە زۆربەی زۆری کەیسەکان نەخۆشی دەرونیان هەیە بەڵام دووپاتی دەکەمەوە دووبارەی دەکەمەوە کە شەرت نییە هەر کەسێک کە حاڵەتێکی دەرونی هەبێت بەرپرس نەبێ لە کردەوەکانی زۆر جار ئێمە حاڵەتی دەرونیمان هەبووە کەسەکە تاوانبارەکە حاڵەتێکی دەرونی هەبووە بەڵام بەرپرسە لە کردەوەکانی بە خۆشحاڵیەوە دادوەرەکان زۆر کات ئەم پرسیارەمان لێ دەکەن ئێمە وەکو لێژنەی پزیشکی دەرونی دادوەری کە ئایا ئەو کەسە ئەگەر حاڵەتێکی دەرونی هەبێت بەرپرسە لە کردەوەکانی یاخود نەخێر کەواتە شەرت نییە زۆر جار ئێمە ئەو حاڵەتەمان توش دەبێت کە لەلایەن پارێزەرانەوە دەگوترێت کە حاڵەتێکی دەرونی هەیە بەداخەوە زۆر لە خەڵکی ئێمە تەسەوڕ دەکەن ئەوەی کە حاڵەتی دەرونی هەبێت کەواتە بەرپرس نییە لە کردەوەکانی بەڵام وانە تەنها چەند حاڵەتێکی کەممان هەیە کە بەرپرس نین لە کردەوەکانیان ئەو حاڵەتانەش لە حاڵەتی تایبەت بۆ نمونە کەسێک حاڵەتێکی تایبەتی هەبێت لە کاتی حاڵەتەکەی نەخۆشیەکەی بەرپرس نییە لە کردەوەکانی بەڵام ئەگەر لەسەر دا و دەرمان بێت و ئەو دا و دەرمانە وای کرد بێت کە حاڵەتەکەی سەقامگیر بێت لەو کاتەش هەر بەرپرس دەبێت لە کردەوەکانی بۆ حاڵەتی وا بێگومان ئێمە ناتوانینەوە بە سادەیی و بە سانایی بڕیار بدەین زۆربەی زۆری ئەو حاڵەتانە ڕەوانەی لێژنەی پزیشکی دەرونی دادوەری دەکرێت لەو کاتەش سێ دکتۆری پزیشکی دەرونی دانیشتون زۆر جار ئێمە لەسەر حاڵەتی وە مانگمان پێچووە بۆ ئەوەی بڕیار بدەین کە ئایا ئەو کەسە نەخۆشە هیچ حاڵەتێکی دەرونی هەیە هیچ ئەگەری ئەوەی تایە کە حاڵەتی دەرونی هەبێت و ئایا ئەگەر حاڵەتی دەرونی هەبێت بەرپرسە لە کردەوەکانی یاخودنا چکە حاڵەتەکان وەکەوەی کە جەنابی دادوەر و دکتۆرە باسییان کرد حاڵەتێکی حساسە شتێکی وانە ئێمە زۆر بە سادەیی و بەسانایی بڕیاری لەسەر بدەین بۆیە دیسان دەیڵێمەوە ئەگەری هەیە طبعا بە هەموو ڕوونکردنەوەکانی کە جەنابیاندایان لەگەڵ کاک هۆگریش هەردوو ئەگەرەکەی تایە بەڵام ئێمە لە کاتی بینینی کەیسەکە و دۆسەیەکە زۆر جار داوای پەراوی قەزەیەکەش دەکەین دۆسەی قەزەیەکە دەکەین بۆ ئەوەی بزانین حیسیات و شتەکانی چۆنە بۆ ئەوەی بگەینە بڕیاری کۆتایی هەندێک شتیش هەیە ئەویان پەیوەندی بە پسپۆری خۆمانەوە هەیە و ناشکرێ لە بە شێوازێکی گشتی باسی خۆش بێت دکتۆر جەنابی دادوەر کاریگەری ئەو کوشتنە کاریگەری چی هەیە لەسەر میرات بڵێن ئەو کوڕە بڵێن بۆ میرات وای کردێ بالأخوي واضحة يعني مبدئي شيء فقهي كبعض زكاة القاتل لا يرث أو كاتب محروم دبي لا ميراث بس ليرا بو أي أما تقريبا درنجامي باشوي كحكم دراشيتن كحكم كوتايديتن ولام إما قضية أوها چونك هندك حالتها أبيتن حالتك بوردي سير بكريتن حالتها كسيك باوكي يعني دايكي دكوجيتن جگە لەو جانبەی کە ئەمە نەفسیەن ئەمە ئایا کابرایەکی تەندروستە تەواو هیچ مشکلەیەکی دەرونی نییە جارێوە حالەتی ئانی هەیە یعنی حادیسەیەک ڕوودەداتن زروفێک دێتە پێش دەبیت لەوانش هەموو سیر بکرێتن ئەگەر فعلەن وەکو دکتۆرەش باسی کرد ئەم شخصە لا ئیهمالی بووە چونکە مادەی 411 قانون عقوباتی عراقی واضح باز دەکاتن ئەگەر کەسێک بکوژیتن لە دەرەنجامی ئیهمالی و عدەم مراعاتی تعلیمات و هەندێک شت هەیە کە دەبایە ئەم شخصە منتەبه زیاتر بیتن بۆ نمونە دەبانجەیە کە ئەو دەبانجەیە زۆر جار لە زۆر مەجلیس هەیە سیلاحە باوکە پاک دەکاتەوە منداڵی وەردەگریتن دەبانجەیە کە نوێ کڕیویە کابرا سەیری دەکاتن یعنی احتیمالات دا ئەندرێتن ئەم شخصە
قتلی خەتائیش بیتن یعنی ئەتو دەبیت هەموو ئەو فەرەزیاتانە دابنەی ناکرێتن لە بیدایەتەوە بوو چوونت لە بوو یەک شت بیتن لە بوو یەک حالەت بیتن چونکە فەرەزیات دا ئەندرێتن بەهۆی زیاتر ئەدیلە و شتەکان کە کۆ دەکرێتەوە حتمما ئەم مەجلیسە مادام کەسی لێبووە خەڵکێکی تری لێبووە خزمی کوڕ برای زاوای لێبووە لە مەجلیسی بۆ پاک بڵێ یعنی حالات هەیە دەکرێتن یعنی ئێمە ناتوانین زۆربەی یعنی یەک لەو مشکلانە بوونی سیلاح بوونی چەک لە ناو ماڵەکانی ئێمە کە ئەمە گرفتێکی زۆر گەورەیە کە ئەبیتە هۆکارێک بۆ ئەوەی زوو لە کاتی تووڕەی پەنا بۆ ئەوە ببێ و ڕەسەن بەکاری بێنی کامەیەکە لە هۆکارەکان زەم پرسیارێکمێ بۆ کە تووڕە بین دەست بۆ چەک بین چۆن خۆمان ڕزگارکەین لەو هەڵچوونە مەسەن چۆن ئەو عسابە کۆنتترۆلکەین دەست بۆ دەمانچە نەبیت دەست بۆ چەقۆ نەبیت ئەوەیان دەبێ بگەڕینەوە لە سەرەتاوە بنیاتنانی منداڵەکانمان بە شێوازێک کە بتوانین لە داهاتوو ئەگەر نەتوانین ئێستا بیگۆڕین بتوانین لە داهاتووە بیگۆڕین بەداخەوە زۆر شتمان باس کرد پێشەوەی کە دەست بە بەرنامەکەشمان بکەین هەتا ئەو یاریە ئەلیکترۆنیانەی کە ئێستا منداڵەکان بەکاری دێنن هەمووی تەحریزە لەسەر عنف توێژی دەستان خۆش بێ ئێستا چینە سەر کەیسی دوم ئەویش کەیسی سەختەکردنە لەگەڵدا لەگەڵ نەقیب بوشیار قسە دەکەم دوایی پاش ڤیددیۆیەکە ئەو لێکۆلەری کەیسەکەیە فەرم باو ڤیددیۆ ببینین. تاپەیەکم تەزویر کرد تاپەیەک لە سویدی پارک لە سویدی پارک تەسیسم کرد بە نسبەت ئەوەی کە بدەمە هەندێک سیارەم وەگرت بوو یعنی سیارەکانیش بە خۆی ڕقەمی کێشەی شانسیان هەبوو ئێستاش هەموو بەدەلەوەی تاپۆیەکەم دایە کە نەمدایە لەوە فرۆشتنەوەی بەس تەزویرەکەم کرد تەزویرەکەش لە هەولێر دەکرا بەدەلەوەی کە سیارەکان ڕایگرم هەتا مۆقە دەچی هەتا پارەکەی لێ دەبڕ دەکەم ڕەمەزان بوو کە ژیرم لە کافتریای لەوێندە جیرام نێشتنی تاوان دەستی ئەمەی گرتو لەوێندە ئەمە جیرێن وەڵڵای ئەو فکرم یانە فکرم نەبوو بەس زەقتەی زۆرم لەسە بوو یعنی کە لە بۆی زەقتەکەشم کرد دەگەنا پێویستم بە تاپۆیەکەش نەبوو بەس ئەمە سیارە لەوات و کابراش تەزویری دەگەم کرد سیارەکانی دامێ بە تەزویرم زۆر لێتوڕە مەمیشکە تەزویرەکەم لۆ کردەوە لە هەولێرێ تەزویرچێک دروستکرد ناوێ زۆر پەشیمانم کە بەڕاستی ئەگا تا ژۆرێ نەبینی نازانی دەرێت چیەوە یعنی زۆر پەشیمانی ئەگە برێ بنایە پەشیمانی ڕازنیەوە سزنێ ئازەکەی بە خۆتان بە ڕۆژانە وەرن جێب لە نەقسەی وتێ خەچی وەگرت هەر زۆر هەمووی پەشیمانە لە نایە پەشیمانی ئێستاژەم یەک بەخۆم گەنجەکەم زۆر پەشیمانە تسەلبیە شەخص کەسێک تەلێفۆنی بۆ کردم ئەو کات من لە دەرەوەی شاری هەولێر بووم بۆ ئەوەی کچەکەم بگەێنمە لای پزیشکی لە سلێمانی لە پەیوەندیەکدا پێی وتم هەندێک کەلوپەلم هەیە پەیوەندیم بە براکەت کردووە داخرابوو ئەگەر لێم وەربگری کەلوپەلەکان هی ئەون وتم کێشە نییە کاتێک چوومە بەغدا بۆی دەبم کاتێک بۆ ماڵە گەڕامەوە کەلوپەلەکان لە کارتۆنێکدا بوون لەگەڵ ئامێرێکی چاپکردن لێم وەرگرت دوای ماوەیە کە لەلام مایەوە ڕۆژێک پۆلیس بۆ لام هاتن پێیان ڕاگەیاندم بەهۆی لێکچوونم بە ناوێک گومانی تاوانێکم لێ دەکەن منیان برد بۆ بنکەی پۆلیس ئەو کارتۆنەی کەلوپەلەکانی تێدا بوو لەگەڵ من بردیان وتیان ئەو کەلوپەلەی چێیە منیش پێم ڕاگەیاندن کەسێک پێیداوم بۆ ئەوەی بیدەم بە براکەم کە براکەم ئەو کات لە بەغدا بەهۆی کێشەیەکەوە لەلایەن پۆلیس دەست بەسەر کرابوو. کاگوشە بەخێربێت ئەمانە بەس یەک سەختیان کردبوو یان زیاتر بوو سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستا دوو بەشە دەتوانین بڵێن کە کاتێک تۆمەتبار وتەکانی لێوەردەگیرێ بەردەم لێکۆلەردا ئەو کاتە ڕاستەخۆ بەبێ هیچ فشارێکدا بەتەوانەکەیدانێت کە ئەوە زاری سندەمە و پرسیارەی لێ دەکەن ئەوە یەشێکە لە ضمنی ئەنجام وەرگرتنی وتەکان و یان لێکۆڕینەوە لەگەریدا واگەر لەو کاتیدا نکۆڵی لێ کرد یا گەردانی پێدانە ئەوە کێشێکدا ئەگەر نکۆڵی لێ کرد ئەو کاتە ئێمە یەشێک لە ئەمادەکانی یان کۆڵەکەەکانی لێکۆڕینەوە ئەوەیە بەڵگەوتاوان برانمان لە بەڵگەوتاوانی هەرێم ئەو کاتە پشکنینی بۆ
بابرین طب پەنجەمۆری پێوەردەگرین ئەو کات ئەوان بۆمان ڕوون دەکەنەوە کە ئەوە ساابقی دیکەی هەیە بڵێ سواب یعنی ساواقیکەی تاوانی دیکە ئەی چۆن گیرانەوەە بڵێ سەبارەت بە تۆمەتباری یەکەم چکەوە دوو تۆمەتبارە تۆمەوی تەزویر بابڕێنەوەی تاپەیەکی تەزویر کردووە سەبارەت بەوە هاوڵاتیەک بابرین دادخواست کە هاتە لامان سکاڵای تۆمار کرد ڕاستەخۆ ئێمەش لەبەرەوەی کاتەکە بوو یعنی گومانی ئەو لێ دەکراکەوە دەربچێتن بۆ ئێمە بڕیاری بەڕێزدادوەری لە کۆڵینەوەمان وەرگرت و ڕاستەخۆ برانمان لە نێشتنی تاوانی ساختەکاری مەفرەزەیەکمان پێکناو توانین بە بەرنمەیەکی تۆکمە و پلان بۆ داڕێژاو و تۆمەتبار دەژیر بکەن و بیهێنین لێ کۆڕینەوە لەگەر بکەن و دوای ئەوەی دانی بە تاوەکو خۆتان بیستاندانی بە تۆمەتەکەی دانا و ڕەوانی بەردەم بەڕێزدادوەری لێ کۆڵینەوەمان کرد ئێستا ڕاگیراوە بە پێی مادەی 289 ئۆپراسیۆنەکە بە جوانی بەڕێوە چویز مشکلی نەبوو هیچ مشکلی نەبوو ینی مقاومە سیلاح چەک نەخێر تاوەکو ئێمە ئەو بەرنامانەی کە بۆ هەر تۆمەتبارێک ئێمە پێشینەی ئەو تۆمەتبارە ڕاستەخۆ لە بابرین دادخوازەوە ئەگەر هات لەلایەن هاوڵاتی و سکاڵە تۆمار بکرێت پێشینەکەی لێ وەردەگرین ئایا تۆمەتبار سەگدارە ئایا تۆمەتبار ئیشی چیە بۆ ئەوەی ئەگەر هات و مەسەن لە حاڵەتێکدا تۆمەتبار سەگدارە کابراایکی مشەڵەحە پرسیاری لێ دەکەن سەربەزیەت چ زیاتێکە ئێمە نووسرا بۆ ئەو وەزارەتە دەکەنیان ئەو زیاتر دەکەن ڕخۆشبەختانە بۆمان کۆنتاکی تەواومان لەگەریان هەیە و ڕادەسمان دەکەن و ئەگەر هات و سەگدار بوو یان کابراایکی تۆمەتبارێکی مەترسیدار بوو ئەو کاتە ئێمە ئامادەی خۆمانی بۆ وەردەگرین و مەفرەزی زیاتر زۆر سپاس دەکەم سەرچاوان بەخێر وتی سەبقە ئیسرارە ینی شتەکانیان لە دەست گیراوە و ینی دیارە ئەوانە ئەو سەختانیان کردووە هەر ساختەکردن لەو جۆرە مامەڵە ئەو ئەوراقی حکومی و تاپۆشتن ئەوانە سزاکەی چۆنە تەزویر هەر تاوانی تەزویر پێڵێن ئەو تاوانانەی کە زدی فیقەی عامەنە فیقەی عامە چی متمانەی گشتی کاتێک کە خەڵک متمانە بە دەوڵەت بە مؤسساتی دەوڵەت بە وەثائق و مستەمسەکاتی دەوڵەت نامینێتن کاتێک کە شک لە هەموو شتێک دەکەن بزان بۆ نمونە وکالەتێکە کتابێکی وزارەتێکە من شکم لێ هەیە دائما چونکە ئەترسم تەزویر ئەوە دیارە تەزویر ئەوەندە زۆر بووە کە ئەو سیقەیە نەمایە باوەڕی نەمایە بۆیە لێرە تاوانەکانی بەم شێوەیە دوو جۆرە جۆرێکیان ئەوەیە کە لەسەر محرڕاتی ڕسمی پێدەڵێن ئەوانەی کە ئەو بەڵگەنامانان یانش ئەو نووسراوانن کە فەرمانبەرێک واژوو دەکاتیان ڕێک دێخیتیان دەری دەکاتیان ئیشارەتی پێدەداتن ئەمە پێ ئەڵێن محرڕاتی ڕسمی یانیش ئەو نووسرا و بەڵگانە فەرمیەکان هەیانش فەرمی نییە یعنی ئاساییەکانن بۆ نمونە لە کەسێکە لە شەریکەیەکە لە شوێنێکی تایبەتە بخۆی نووسراوێکە بەڵگەنامەیەکە شتێک هەڵدەگریتن کۆمپیالەیەکە ئەمانە تاوانی ئەمانە چونکە تەزویر کە تعریف کرا بریتە لەوەی کە ئەتو شتێک کە تەغیری حەقیقەت دەکەی حەقیقەت بۆ نمونە جەنابەت نابێت ئەمەیە کە کاتێک دێت تەزویر لە ناسنامەکەی جەنابەت لە بەڵگەنامەیەکی جەنابەت لە نووسراوێکی وزارەتێک دەکەی عکسی حەقیقەکە دەرەخاتن يعني حقيقة لا أداد بما بس شيء بما بس غشة يعني بما بس كوا كزرر ب قطاع عام يعني بلن دولة بجينيتن يعني شخصيك بجينيتن يعني كواتا أركان جريمة تزوير ليرة دبيتن متوفر بيتن يكي كيان أويا كعمدية كأما أبيتن بشوازيكي كبرا ركني مادية وركني معنوية ركني مادية أويا كأبيت أم شخصة بواضحي هلبسيتن وبزانيتن أم كارا دكاتن وأم كارش بزانیت کە تاوانە کە شتێکە دەکات جەریمەیە ئەو کاتی کە ئەم ئیشە دەکاتن بۆ ئەوەی کە زەرەر بە کەسێک بکات بەڵام کاتێک کە کارێک دەکەی ئەم کارە دەستکاری حەقیقەت ناکاتن یعنی گۆڕینی حەقیقەت و ڕاستیەکان ناکاتن با دەستکاریش بیتن بەڵام نابیتە تاوانی تەزویر چونکە تەزویر ئەبیت ئەو ڕوکنانەی تێدا بیت کە گۆڕینی ڕاستیەکە و بەمەبەستی چی بەمەبەستی ئەوەی کە زەرەر لە مەسلحەی ئامە بدات یان لە شخصێک بداتن ئەو دوو شتەی تێدا بیتن ئەو کاتی ئێمە پێ ئەڵێن قەزدی خاص چونکە لە ڕوکنی معنەوی ئەوەیە کە ئەم کەسە علم و ئیرادەی هەبیتن یعنی کابرای فاقد الئیرادە نەبیتن نه وهەز بە ئەوە نەکاتن کابرا منداڵێک بیتن یان شێتێک بیتیان کەسێک بیتن بێ ئەم ئیشە بکاتن ئەمە کابرا علمی نییە پێی نازانیتن لەگەڵ ئەوەش کە علمی هەیە و ئیرادەیشی هەیە توانای هەیە بە ئیکراه پێی نەکرایە
ابيد نيتي قصدي خاصي شبيد يعني بو او بيتن كاما زرر لكسي بكات يعني بخوي قازانجي بكات يعني زرر لمصلحتي يعني عامه اولياتي هبه او اولياتي يعني واضح اما هموي بو اوي بتوانين عقوبي او كسب بدين كهلصه وبوكاله يعني عقوبه كانش واضحه عقوبه اجر لمحرراتي عام بيتن وقبل المحرراتي بفي ماده 289 كواضح كرايه اما ليره سجنيش يعني حتى 15 سال دشي سجني مؤبد حتى 15 سال دشيتن واما لا سجني مؤقت حتى 15 سال مؤبد حتى 20 سال دشيتن او كذا بلام اقل محررات عادي بيتن او عاده كم ترى يعني حتى حبس وغرامه دشيتن بس ليره مثلا جناياته يعني اما عقوبه جناياته لا اقل محرراتي رسمي بيتن بلام اقل عادي بيتن دبيت الجنحي شي تدا بيتن بلام اقل امش انا مستمسكانه ام شخصه بونمنا ختمي تزوير عندك واوراقي دانا عندك شي دانا اماده كدبو تزوير بيشتر سبق الاصرار بو امش ثاني خوي حاضر كردوا اما ماده واضح سي صدويك باز دكاتنو عقوبه دس نشان كردوا ليره بنفسي يعني اقل حتى بكاري شي نهي نابيتن سي صدويك بواضحي بازكاتن يعاقب الحبس وبالغرامه او باحدى عقوبات كل مستخدم في محل خاص اتلف او باسي تلف كردنا بلام لسي صدو انه باسي ودكاتن كل من حاز الات او ادوات او اشياء اخرى مما يستعمل في تقليد او تزوير الاختام او سندات او هموي بقصد استعمالها يعني داينا بو ما بس بكار هناني امش سجن عقوبه ام كسر يعني بونمنا ملككم هي بله لهولير سن صاله اهمال ام كرو يش بينه بلام جاكاي زور مهمه لبرك ازانم ك رسمكي جوراوا ناوكي جوراوا بكارهات ولا لرهندان ولا باقي باريان او تزويره بلام تزويره حقيقتي جوريوا اما تزوير معنويش مان هي تزوير معنوي او كام سنه كداخل كراوا او كداخل كراوا عكسي حقيقته يعني بس اما هاتوا ببي اوراق حكومي ببي مستمسكات وختم او شيء كتير داخل كدوا كم او وكلن حقيقه نيه ملكي جنابته بكسي كتير دا وناوي كسي كتير دانا يعني امانه مو دتشي او سزايا ببيستي بلا يعني سزا كان حتى 15 سال داندرايا يعني سجني مؤقت عاده سجني مؤقت ل 20 سال حتى 15 سال سجني مؤبد حتى 20 سال بودان راوا يعني هر حالتك اجر چونك لا قانون عقوبات عراقي اما عاده اعدام مان هي باشان سجن مؤبده باشان حبسه وغراماته اما انا هموي حتى العراق ل 2003 كبول بريمر هاد حكم اعدام الراجر مدى الحياه هنا مدى الحياه بوي ام كسك حكم دراوه حتى دمريد للسجن دافيد بلان باشان ل 2005 كان رئيس وزراء اياد علاوي او راجر توجاري كيتر وكبلا حكم اعدامي قرار دكتوره استزاني من اوي دروستي كردوا او ساكي اي اوي بكاري دنيا مثلا كابرا بحاضري وري قرتوا ودزاني او تزويره بلان بكاري دنيا او ساكي چونه دەست خۆش لێرە ئەو دوو حالەتەی باسی کرد کە یەکێکیان تاپۆیەکەی بەس بەڵام ڕێگاکەی نازان باز نەکرد بە چ ڕێگایەک یعنی ناوەکەی گۆڕیە وێنەکەی گۆڕیە لە تاپۆکەی هەردووچی نفسی شتە ئێمە کە بەڕێز دادوەر باسی کرد تەزویر تغییری حقیقەیە خۆی دوو ڕێگای هەیە ڕێگای مادی هەیە بە ڕێگای مادی و بە ڕێگای معنەوی ڕێگای مادیەکە چیە ئەتو تەوقیعەک دەگۆڕی ئیمزایەک دەگۆڕی ختمەک ناوەکەی دەگۆڕی بەڵام معنەویەکە چیە یعنی ئەتو فۆرمەک شتەکە وەرەقەکە مۆزەف پڕی دەکاتن واقعەیەکی مزەوەرە واقعەیەکی ساختەیە دەکاتە واقعەیەکی حقیقی يعني أو بي دلين تزويري معنوي إما هر وقت جنابي حاكم إما أو كيسة بدوسطو هشتاونو ودوسطو نوت هشت إحالة كراي دوسطو هشتاونو تزوير المحررات الرسمية هر وقت جناية عقوبتي لا تزيد على 5 يعني حتى 15 سال بربا بيستي أو 15 سال بو مثلا تو همو جيانت بارد كو كردو دبولكي كتكريو لبركا هزدكي همو تزوير كراوة أو 15 سال يعني ليرة يخرق ما ليرة دينا سر أو موضوعي آية هند زار بخوي جريمة جناية هند زار لوانية ظرفي مشددي تيدادة بيدبتا مؤبد يعني لوانية بقاتا إعدام أو حالة ثانية هي يعني حالتك حكم دكا مثلا أنتو استغلالية كدكي أصلا
معلوماتی نییە یان کەسێکی نزیکە استغلال ضعف المجنى عليه لێرە ئەو دەیکاتە ظرفی مشدد تو 15 ساڵی مشددکە دەبتە مؤبد دەبتە 20 ساڵ لەوانەیە هەندە جار تەجدید بکرێ بتە ئەعدام ئەو یعنی حاڵەتەکە بۆ هیچ کۆمنتان هەیە لەسەر ئەو یاسا ئەو یاسایە تەواو ینی بۆ ئێستا دەگونجێ خۆی بزانە هەندێک قەزایە هەیە یعنی ئێمە دەبی فەرقی بکەین ڕاستە تەزویر زۆر بووە عادەتەن دەبەر خراببوونی باری ئابووری و با بڵێن بژێوی خەڵک زیاتر خەڵک پەنا دەباتە بەر تەزویر و دزیکە لەوانەیە دزیکردن کەمتربی لە تەزویر حاڵەتێکە ینی هەر کەسێک مەحال لەوانەیە مۆزەفە تەزویرێک دەکا لە بۆ ئەوەی لەوانەیە ڕشوێ لە هەردوو حالت جەریمەیە یعنی ئەو مادەیە ئەو عقوبەیەکە ئەو داینایە 15 ساڵش کەم نییە یعنی ئێمە کە فکر دەکەین ئێمە تەنها بەس نەڵین وڵا ئەوە دەبی ئەعدام بکرێ خۆ هەموو کەسێکی ئەعدام ناکەی یعنی ئێمە بەڵێ عفو بس لێرە جەنابەت ئەو پرسیارەت کرد 298 استعمال المحرر مع علمه بتزويره عقوبەکەی چەندە ینی لێرە لە مادەی 298 دەڵێ يعاقب عقوبة التزوير يعني نفس عقوبة يعني أمن يكك تزوير أمن بكاري دينم بلام علمم هيا كم جو تزوير كرايا همان سزايا بلام شرطني أمن تزويره هند حالات بخوي تزويري دكا بخوشي بكارديني او حالته هردو ما دكي دستكان وكم ملاحظات جناب قلت 15 صال اما سقف اعلايا عاده محكمه مختص محكمه جنايات ليرا سلطيك تقديري هي يعني ام شخص بون سيري ظروفي ام شخص دكريتن ظروفي قضائي حسابي ودكريتن الين اما قانون دلت ل 5 صال حتى 15 صال الين حدي عدنا ل 15 صال زياده بيتن بس بوي هي 5 صال جداب اي ملك مالي شيء ودك يعني اما قضيه كتير اما مساله يستبون من ام ورقه لو انا ام شخص بون من لحياتي خوي بس اما تزوير كدي بيت هيك استفاده شيء لنا كدي بيتن ناكرد اما بلين ورا ما دام 15 صال حكم الدم لسر اوي كابرا ورقيه كي تزوير كردوا يعني مراعاة لو أنا شخص كاجبونه من السوابقي هبي چندها أو كيسانة كتزوير كردوا قازانجي زوري لي كرد بيتن ملكي تري هبيتن أو ملكوشتاني كلا درنجامي جريمة ديتن هم دبيتن مصادرة بكريتن أوانا وباشان يعني حكمك ددريت بويش أو مجالة بمحكمة ددريتن بون دليتن لو انده صال زياتر نبيت بلام حدي أدناك أقربونه من السجن بيتن أو بين صالكي حتى 15 صال بو اوي مراعاتي او شخص بكريتن هل يكون ظروفي قضيه خوي دستكان خو جناب دكتور جان زور كسمان هي او حزدك بس بخيراي دولمن ببير ناكاتو او روجيكا شكو هر دجيري من او روجا لا ليش لا دزغام كان كرسان زور بجواني غوتي كاك بجار او تمام باران لوانه 20000 بو اوان بي بلام 1000 بو ام كلا ام جيران خلاص طازه يعني جارك هر دجيرن او انا بير ناكنو او كارانا دكن بس بيدو دكنو بخيراي دولمن بن بێگومان خۆی کارەکانی کە ئەنجامی دەدەن بە تایبەتی لە ئەنجامی تەزویر ئەوەیە هەدەفێکی بەدواوەیە لەوانەیە وەکەوەی جەنابیان باسییان کرد ئەو هەدەفە معنەوی بێیان مادی بێت بەداخەوە هەندێک جار ئینسان ئەو مغڕیاتی حیات کە دەیبینێ لەبەر چاوی خۆی بە تایبەتی کوڕێکی گەنجی وەکو ئەوەی تاوانباری یەکەم لەوانەیە پێی ئەوەی دەوروبەری سیر دەکا سەیری ژیانەکە دەکا کە زۆر بە خێرایی بەرەو پێش دەڕوات و زۆر کەس لەوانەیە لە پێش ئەو بێت وای لێ بکە کە بیر لە سزاکەی نەکاتەوە تەنها بیر لە خۆشیەکەی بکاتەوە ئەوی دووەمیشان لەوانەیە زۆر حاڵەتی کرد بێ وەکۆی کە باس کرا بۆی چۆتە سەر کە دەبینێ شتەکە بە ئاسانی دێتە دەستی بێگومان هەموو مرۆڤێک ئەگەر لە کاتێک لە کاتەکان زەمیری خۆی بخەوێنێت سەیریەوە دەکات کە بە ئاسانی شت دەکەوێتە دەستی هەمومان حەزمان لێە شت بە ئاسانی بێتە دەستمان لە جاتیەوەی خۆمانی بۆ ماندوو بکەین لە کاتی ئاوایە سڕ دەبێ وەکو مەسەلەی بیر ناسڕە تەواو یعنی بیر لە تەنها لە لایەنە باشەکەی دەکاتەوە بیر لەوە ناکاتەوە کۆی کە ئەو قسەی زۆر جوانە 20 جار بۆ ئەوە جارێک بۆ بەڵام جارەکە هەر 20 جارەکەت بۆ دەخوا تەواو بەڵام بەداخەوە وا دیارە بیر ناکەنەوە لە ڕووی دەرونیشەوە بیری لێ بکەین
ئەو شخصانە کە سەیری دەکەی زۆربیان ناڵێم هەر هەمویان بەڵام زۆربیان بەرپرسن لە کردەوەکانیان چکەوە دانیشتوە تەختێکی کردووە پلانی بۆ داناوە پلانەکەشی زۆر بە باشی بۆ داناوە تەنها حاڵەتێک دەمێنێتەوە تاوان دیسان دووبارە باسی دەکەمەوە هەندێک حاڵەتی دەرونی هەیە وەکۆی کە جەنابی دادوەر باسی کرد ڕاستە حاڵەتی دەرونی هەیە ڕاستە نەخۆشی دەرونیە ڕاستە لەوانەیە پێویستی بە چارەسەریشە بەڵام ئیدراکی هەیە ئیدراکی هەیە لەبەر ئەوەش لەو کاتە بەرپرسە لە کردەوەکانی هەندێک حاڵەتمان هەیە ئەوانەی کە ئیستیغلال دەکرێن ئەوانەی کە نەخۆشیێکی دەرونیان هەیە ئەوانەی کە حاڵەتێکی دەرونیان هەیە ئیستیغلالیان دەکات بزڵت ئیدراکی نییە یان بیرکۆڵە یان نازانێت دەرئەنجامی ئەو تاوانە چییە بۆیە ئیستیغلال دەکات ئەوەی ئیشی تەزویر بزانیتن ئیدراکی هەیە چکە و تەزویر چۆن دروست بکەیت چۆن ئەو تەمغەیە دروستکەیت چۆن بتوانانی تەقلیدی بێگومان بەڵام من دەتوانم بۆ نمونە من تەزویرەکە دەکەم دەیدەم لە ڕێی کەسێکی ترەوە جەنابەت تەعاملی لەگەڵ دەکەی ئەو کەسە دەیداتە دەستت تۆ دەچی شکات لەو کەسە دەکەی کە تەعاملت لەگەڵی کردووە تۆ ناچیتە شکات لە تەزویرچێکە بکەیت دەستەکانت خۆش بێت ئەوەی لەسەر تطبیق دەکرێت ئەو کاتێک کە یەکێک ئیستیغلالی کەسێک دەکا لە بۆ ئەوەی تاوانێکی لۆ ئەنجامدا ئەو کەسە مەسئولیت جینایی نییە مثلەن منداڵەکە یان کەسێکی حەسەنیە نازانی دەیداتێ ئەمە لە قانون پێی دەڵێن فاعلی معنەوی مادەی 47 فاعلی معنەویە دەڵێ هەر کەسێکی ئیستیغلال کرد بە حەسەنیە بوو ئەو کەسە بەخۆی عقوبە دەدرێ ئەوەی کە کردێتی عقوبە نادرێ دکتۆرە دەستان خۆ بابچینە سەر کەیسی سێم ئەویش بەکارهێنانی مناڵە بۆ دزیکردن ئەوە دەگەڕێتەوە نەفسی بابە مناڵە و نەیزانێ و گەورەکە بەکاری هێناوە ڕای دڵشەدمان لەگەڵ دەبێ ئەو لێکۆڵەری کەیسەکە با و فیلمە ببینین ئینجا لەگەڵ کاک ڕای دڵشەد قسە دەکەم. من خەلکی سووریایمە 2011 هاتی مێرکوانە هەولێر ماڵمان لە دارەتووە لە بازاریشمان دەکرد ئەو کوڕە هاتەکەنم گوتم بڕۆ پارەی بدزە ئیشمان بە پارەی گوتمان لەخوا تشتی دەکڕین گوتم بڕۆ پارەی بینە ئەوش پارەی دەهینە لە بازارێ لە جاتای ژنان دەردەهینە دوو جالم هینە جارێک 300,000 دامن جارێک دەمیش $200 ئەوە قسەکەم لە بۆ گەنجانێک کە دزی دەکەن زۆر شێستام گیرایمە لەسەر دزی پەشیمانم دوای مەسیریان ئەوەیە کە دزی بکەن ئەو کوڕا پێم گوتی بڕۆ دزی بکە ئەو جا چوون پارە ناوچوون تێی نامێتر یەکەم جار سێ وەرەقە بوو دوایش 100,000 سەڵ و پار دەکرد چ لێ دەکرێت و پارانە دامووی یەکەم جار دامووی ئەو جار 50,000 دامنە من ڕۆشتم چ لە 50,000 دامە ماڵ دامە ماڵ باڵی نایە بۆ چێتی ناو پارە پێیان گوتم ئەم لێشی ڕای لەشەڵ بەخێر بیت زۆر سپاس ئەمانە چۆن گیران پاش ئەوەی ئاگادار کراینەوە لە نووسنگە نێشتنی داوانی دارەت و من وەکو ئەفسەری نووسنگە و هەروە هەسان بە ڕێکۆڵینەوە لەم کێسا چوون بۆ شوێنی ڕوودا و کە لە بازاری پزیشکان بوو لە ناحیەی دارەت و کە بازارکە پێ دەێن بازاری پزیشکان دوو دزی ئەنجامدران بوو لە یەک کات ینی هەر لە نەفسی ڕۆژ زانتای ئافرەتان کە لە ناو بازارەکە لە زنجیرەکان کردبووە زانتای بچوتدا بوو دەرانینەوە پارەکەیان دزی بوو. پاش ئەوەی کە چوین پشکنێر کاریمان ئەنجامدا و هەروەها با دوهاداچوونمان کرد و دەست بەسەر گرتە فیدیۆکانمان داگرت زانیمان کە منداڵی شێرزەکە لە ناوجەوانە ئەم کارەیە ئەنجام دەدات. پاشەوەی کە دەژیرمان کرد بە بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوە توانیمان لێکۆڵینەوە لەگەڵ بکەین و دانی بەتاوانەکەی خۆی داهینا وەزانیمان هەروە یەکێکی بالغ لە 18 ساڵ تەمەنی گەورەترە لە پشتاوانەکەیە کەوا سەرپەرشتی ئەم منداڵی کردووە. هەردوو چەنەویشمان هەر ئەو کات دەژیر کە بە بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوە ئەویش دانی بەتاوانەکانی خۆی هێنا هەروەکو لە گرتە ڤیدیۆکە جەنابتان ئەرستان کرد کە
سووری ناوانە ئەی پێشتر سەوابقیان هەیە پێشتر هیچیان کردبوو نەخێرەوە یەکەم جاریتەم کارانجام دەدەم ئەوانەی لە پشتاوانەکەش بوون ئەوانش یەکەم جار دەستەکانتان خۆش بێت زۆر سپاس بە ڕوخسەتی جەنابی دادوەر لە دکتۆر مەحموودەوە دەست پێ دەکەم دکتۆر ئەمانە منداڵ بوونە و یەکێکی گەورەتر بەکاری هێناون تەمەەن گەورەتریانی قەزم بەداخەوە کە ئەم حاڵەتانە زۆر باو بووە لە بەم دواییەدا ئەویش وەکو جەنابی دکتۆرە باسی کرد لەوانەیە بگەڕێتەوە بۆ ناتەندروستی یان تێکچوونی باری ئابووری وڵاتەکەمان کە ئەم حاڵەتە زۆر زیادی کردووە بە تایبەتی لە نێو نێوجوانان ئێمە تقریبان هەفتانە نزیکەی 20 تاکو 25 حاڵەتی نەوجوانان لە لێژنەی دەرونی دادوەری دەبینین بە تۆمەتە جیاجیاکانەوە خێزان دەور نبینی لەو مەسەدای بێگومان خۆی بەنسبەت منداڵەکە کە نەوجوانەکە وەکەوەی کە کاگدڵشادیش باسی کرد ئەوەیان تاوانە سەرچێکە بۆ کەس و کاری دەگەڕێتەوە بۆ دایک و باوکەکەی دەگەڕێتەوە کە منداڵێکە لەو تەمەنە بەبێت چاودێری بەبێ ئەوەی کە کەسیان ئاگاداری بێ بچێتە دەرەوە و دێ و دەڕوا و پارەی دەست دەکەوێت و لەوانەیە هەندێشتی پێدەکڕێت بەبێ ئەوەی پرسیینەوەی لێ بکرێکە ئایا ئەو پارێت لەکوێ ناوەیان ئەو شتانەت لەکوێ دەست کەوتووە ناپرسن چێ هاوڕێتە لەگەڵ چێ هەستای بێگومان جا ئەوەیان بۆ دوو حاڵت دەگەڕێتەوە یەک کە پەروەردەکردنەکەیە کێشەی پەروەردەکردنەکەی کێشەی ئەوەی لەوانەیە دایک و باوک سەرقاڵن بە ئیش و کارەوە دیسان دەگەڕێنەوە بۆ بارێ ئابوووریەکەی لەوانەیە ئاگاداری منداڵەکانیان نەبێ ئەوی دووەمیان ئستیغلالکردنە کە کەسێک لە دەرەوە دەدۆزێتەوە ئەو کەسە استیغلالی دەکات لە ڕووی مادیەوە لە ڕووی معنەویەوە هەندێک جار هەتا لە ڕووی جەستەییشەوە وای لێ دەکات بۆ ئەغرازی خۆی بۆ هەدەفی خۆی بەکاری دێنێت و کێشەکەمان دیسانەوەیە کە ئەوە حەدەسە نەوجوانە لەوانەیە جەنابیان زیاترەوەی لەسەر بکەن ڕوونی بکەنەوە حکومەکانیان زۆر مخەفەفە هەندێک جار کە ئەسڵان حکوم نادرێن لەبەر ئەوەی کە نەوجوانەیان لە خوار تەمەنی هەست ناکە ئەوە هانیاندا زیاتر شتانە بکەن هانیان دەدا بە ئەگەر ئێمە سیستمێکی تایبەتی توکمەمان هەبێ بۆ ئەوەی کە بتوانین تەهیلیان بکەینەوە نەخێر هانیان نادات لەبەر ئەوەیەوە منداڵێکت لەوانەیە تەمەنی لە خواردە ساڵ بێ نەزانێت دەرەنجامی ئەو کارەی کە دەیکا چییە ئەگەری هەیە ئێستا کە زانی دەرەنجامەکەی چێ ئەو شتە دووبارە نەکاتەوە بەڵام بە شێوازێک دەبێ ئەو کاتە کەس و کاری ئاگادار بکرێنەوە ئەوانیش ئاگایان لە کوڕەکەیان بێ و سیستمێکی تایبەتمان هەبێ بۆ ئەوەی بتوانین تەهیلیان بکەینەوە بۆ ئەوەی جارێکی کە ئەو شتانە ئەنجام نەدەنەوە دەستەکان خۆش بێت دکتۆر جان جەنابی دادوەر مناڵە بەکارە هاتووە بە پلانێکی توکما لەلایەن خەڵکی بەتەمەنتر بۆ دزین ئەمە ئەوانەی ئەو کارە بەو کارە هەستاوە ئەو مناڵانیان ئامادەکرد بۆش ئەوانە سزایان چی دەبێت خۆی ئەمە نەوجوان بە پێی قانونی ڕعای ئەحداس ساڵی 1970 عراقی باس لەوە دەکات کە سنی مەسئولیت یانیش کە بەرپرسیارەتی لە 9 ساڵی دەست پێ دەکاتن یعنی تا نەگاتە 9 ساڵ ناتوانێت هیچ تحریکی شەکوە جەزایی لە دژی ئەم کەسە بکە ینی جەزائیان تحقیقی لەگەڵ بکەی بەڵام لە کوردستان لە 2001 لە بە پێی قانونی ژمارە 14 سنی مەسئولیەتی خستە 11 ساڵیەوە یعنی حتا ئەو منداڵە نەگاتە 13 ساڵ هیچ مسائلەیەکی جەزایی لەگەڵ ناکرێتن لەگەڵ ئەو کەسە هەر ئەگەر تاوانێکیش بکاتن بەڵام ئەگەر لە بۆ نمونە لە 11 ساڵ حتا 15 ساڵ ولا 15 ساڵش حتا 18 ساڵ ئەم سنە وەکو بڵێن هەندێک ئیجرعات دەکاتن محکەمە لەگەڵی ئیجرعات ئەگەر خۆی بە تاوان هەڵسابیت نەک کەسێک تەحریزی کردوبیتن چونکە ئەگەر کەسێکی غێر مەسئول جەزائیان بە پێی مادە 47 قانون عقوبات وا لێ بکاتن کە هەڵبسیت بە تاوانێک بکاتن لە دەرەنجامی ئەو تەحریزیان ئەو پێ هاندانە ئەو کاتی ئەمە عقوبەی خۆی هەیە ئەم شخصە بەڵام ئەو کەسەی کە چونکە ئەویش بە شەریکی فعلی دادەنرێتن ئەو کاتی بە فاعل دادەنرێت ئەفوان ئەگەر غێر مەسئول بوو
بۆ نمونە بە منداڵێک بڵێت بڕۆ ئەم دزیە بکە ئەگەر منداڵەکە وەکو بڵێن ژێر سنی یانیش تەمەنی 11 ساڵی دابوو ئەمە دەبیتە فاعلی معنەوی ڕئیسی ئەم کەسەیە ئەو سزایدە بەڵێ ئەو بەپێی ئەو توانێکی کرایە دزی بیتن دزیەکە لە چه حالەتێک بووە لە بەتەنها بووە بە واسطەی وەکو بڵێن لەوێش حتا دەگاتە موعەبەت ئەوە هەیە وەکو بڵێن سژنی هەیە بۆ ئەو کەسە بەپێی ظروفەکە یعنی ظروفەکە لە چ چەند ئەو شتێک کە دزی لێکراوە بەڵام کاتێککە ئەو منداڵە بە خۆی وەکو حەدەس وەکو نەوجەوان خۆی هەڵبسیت بە تاوانێک ئەو ئیجرعاتەنەی محکمەی ئەحداس دەیکاتن چونکە محکمەی مختص محکمە ئەحداسە زۆر قانونی ڕعای ئەحداس و حتى قانونی عقوبات و ئوسوڵ محاکمات مراعاتی شخصیەتی منداڵ دەکاتن بۆ ئەوی هەر لە بیداتەوە کە تووشی غەڵەتێک دەبیتن تووشی تاوانێک دەبیتن ئەو تاوانەت دەرەنجامی برادرانی خراپ بیتن هەندێک کەس پێی کردبیتن چۆن بیتن دانوێت وا بکەن ئەمە وەکۆڵە بە کەمترین زەرە دەربێنن ئەو منداڵە لەو بیئە تاوانیە بۆیە ئەم حادسانە هەمووی ئەبی سیر بکەین تاوان کاتێک کە کەسێک تووشەبیت وەکو نەوجەوان وەکو منداڵێکی ئەوها ئەبیت هەوڵ بدرێتن ئەسبابەکانی نەیەڵین چۆن ئەو چ شتێک بووە هۆکار کە ئەم تاوانە بکاتن بۆ ئەم کەسە گەیشتە بندەستی ئەمایان کەوا لێ بکاتن هانی بدا دزی بکات چونکە ئێمە قانونێکی ترمانەیە قانونی منعی ئیتیجار بالبەشەر ئەم قانونە 2012 دەرچووە قانونی ژمارە 24 لە عێراقیش لە کوردستانیش نەفازی بۆ کراوە لە 2007 کەواتە لێرە ئەم قانونەکە دەرچووە باسی ئەوە دەکات کە هەندێک کەس هەڵبستن تیجارەت بە منداڵ بکەن بە سوالکردن یان بە دەرۆزەکردن بەکاری بێنن ئەمە ئەبیتە شەبەکەیەک ئەمە عقوبەی زۆر گەورەتر لەوەی کە لە دزیەکیان بەش هەیە و هەر زۆریش دەبێت ئەسمە سەری ئەو زادانەکە هەر مەبدەیەک هەیە کاک بژار دەڵێتن بینینی تطبیقکردنی قانون لە تطبیقکردنی قانون مهمترە یعنی بینین ئەگەر بۆ نمونە ئەو تاوانبارانە سزای خۆیان وەرنەگرن و پاش کە حکمێکی باد دەرەچیتن پێشانی خەڵک نەدرێتن کە ئەم کەسە سزای خۆ وەرگرتووە ئەم بینینە لە خودی تطبیقی حکومەکە بەقوترە بۆی ئێمە ڕەدعی عاممان هەیە ڕەدعی خاصمان هەیە یعنی عقوبات ئەم قانونەکە تطبیق دەکرێتن بۆ دوو مەبەستە یەکێکیان ڕەدعی خاصە بۆی ئەو کەسەی کە تاوانبارە سزای خۆی وەربگریتن یەکێکیش ڕەدعی عامە بۆ ئەوی خەڵکێکی تر هەموو دەرس وەربگرن و ئەمە دووبارە نەکەنەوە ئەم دوایە دەستەکان خۆش بێ دکتۆرە بۆ ئێمە لای ئێمە خەڵکی بیانی کە کەتنێک دەکەن تاوانێک دەکەن بۆ دیپۆرت قانونمان نییە دیپۆرت بکرێن بە کورتی پێمان دیپۆرت بکەن لێرە ئێمە لە مادەی 37 لە قانونی سزادا یاسای سزادانی عراقی دەڵێ ئەگەر هاتو بیانیەک هاتە ناو عراق و لە 7 ڕۆژدا تاوانێکی ئەنجامدا بە مەرجێک ئەو تاوانە لە وڵاتەکەی خۆی بە تاوان دانانرێ یعنی ئەو فعلە یاخود ئەو کردارە لە وڵاتەکەی خۆی بە تاوان دانانرێ ئیعفا دەکرێت لە عقوبە هەتا 7 ڕۆژی بەڵام لە پاش ئەو 7 ڕۆژە یعنی با بڵێن بیانیەک هاتە عێراق هاتە هەرێمی کوردستان لە 7 ڕۆژ زیاتر بوو 10 ڕۆژ بوو تاوانێکی ئەنجامدا گوتی وەڵا ئەمن شارەزایم بە قانونەکەی نییە بە مەرجێک ئەو کردارەی ئەنجامی دایە لە وڵاتەکەی خۆی بە تاوان دانەنرێ ناتواني ئەوەی بکە بڵێ ئەمن زەهلم هەیە لا يعد الجهل بالقانون عذرا تەنها عذرەکە یاخود ئیستیسناءەکە ئەو 7 ڕۆژەیە لەو 7 ڕۆژە دەتوانی بڵێ ئەمن شارەزایم نییە بە یاساکە بەڵام پاش 7 ڕۆژی ئەگەر بیانی بی ئەگەر هەرچێبی مادەم لە هەرێمی کوردستان یاخود لە عێراق تاوانێکی ئەنجامدایە ئەوە بەپێی مەبدەی ئیقلیمیە یاسای سزادانی عراقی لەسەر جێبەجێ دەکرێت زۆر سوپاسان دەکەم سوپاسی برایانی پۆلیس دەکەم هیوای هەفتەیەکی زۆر ئارامتان بۆ دەخوازم شوێکی شاد